باس لە ڕێکارەکانی خۆپارێزی دەکرین بۆ ڕێگرتن یاخود بەرگرتن لە توشبوون بە تای خوێنبەربوون دیارەوا لە نزیکبوونەوەی جژنی قوربان هاتە نەریتێکی دینی هەیە کاویش قوربانیکردنە. لەم قوربانیکردنە ڕەنگە زۆرینەی کادە و هاوڵاتیانی کە لە با بڵین لە مەیدانەکان ئاژەڵ دەکردن دیکەنە قوربانی هۆکار بێت بۆ گواستنەوەی زیاتری تای خوێنبەربوون و هەڵکشانی ئامارەکانی خودت کە ئێستا لە سلێمانی خۆشببختانە هیچ ئامارێکی گیان لەدەستدان بە تای خوێنبەربوون یاخود ئاماری توشبوون بە تای خوێنبەربوون تۆمار نەکراوە هۆکار بێت بۆ سەرەڵدانی ئەم پەتایە لە با بڵێن سلێمانی و لە تەواوی ناوچەکانی دیکەش ئامارەکان بەرز ببنەوە. ڕێکارەکان چی دەبن؟ ئێوە پێویستە کاتێک کە هەر هاوڵاتیەک پابند دەبێت بەم ئەرکە دینیەوە تا چەندە گرنگە هۆشیاری ئەویان لابێت کە لە سەربڕخانە لە کوشتارگە ئاژەڵەکانیان سەر ببرن لە بەروی هەم خۆیان هەم ئەو هاوڵاتیانەی دیکە کە گۆشتەکەیان بۆ دەچێت بە دوور بن لە توشبوون بە تای خوێنبەربوون. تایبەت بە هۆشیاریەکان هەنگاوەکان بۆ ڕێگریکردن لە تای خوێنبەربوون زۆر بەڕێز دکتۆر تارق عەلی پزیشکی ڤێتەنەری ڕاستەوخۆ لە سودی بەیانی کورسانی میزبانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. زۆر سپاس بۆی بەڕێزیش. زۆر سپاس. لە ئێستادا ئەگەر باس لەوە بکەین ئامارەکان لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە بەڵام با بڵێن بە ڕێژەیەکی کەمە. هۆشیاری هاوڵاتیان بۆ بەرگرتن لە تای خوێنبەربوون لە چه ئاستێکدایە؟ هەمیشە لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام ڕێنمایی هەم لە تەندروستی هەم لە سەربڕخانە هەم ڕێکخراوەکان ڕێنمایی بڵاو دەکەنەوە بۆی هاوڵاتیان بە وریاییەوە هەم مامەڵ لەگەڵ ئاژەڵەکانیان هەم لەگەڵ بەکارهێنانی گۆشتا بکەن. هۆشیاریەکان لە چه ئاستێکدان؟ بەڵێ سەرەتا زۆر سواز بۆ بەڕێستان بگومانۆکو کە بەڕێز ئاماژەت پێکرد لە سەرەتای بەرنامەکە کەوتت لە خوددا بەزابێت تا ئێستا لە شاری سلێمانی هیچ حاڵەتێکی توش بوون هیچ حاڵەتێکی گیانەدەستان بە تای خوێنبەربوون تۆمار نەکراوە. بەڵام لێرە بە خۆشحاڵیەوە زۆر سوپاسی هاوڵاتیانەکەم کە بەڕاستی زۆر بە وشیارانە بەدەم ڕێنمایەکانی بەڕێبەرایەتی ڤێتەرنەری بەپێ ڕێنمایەکانی تەندروستی بەپێ ئەو شارێکە ئێمە لە کوشتارگەی هاوچەرخی سلێمانی بۆ هاوڵاتیان بەپێ ڕێنمایە کە پزیشکەکان هاوڵاتیان هەموو جارێ وشیارەکەنەوە کە جگەل لە نەخۆشی تای خوێنبەربوون ئێمە چەندەها نەخۆشی گواستراوەمانەیە کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤەکان ئەگوازرێنەوە کە بە نەخۆشی زونۆتیک دیسیسەکان واتە نەخۆشی مرۆ ئاژەڵیەکان ناسراوە. بێگومان ئێمە لە کوشتارگەی هاوچەرخی سلێمانی ڕێوشوێنەکانمان زۆر تونند کردوێتەوە یعنی چ لەلایەن کارمەند و پزیشکەکانوانەکان و ڤێتەنەریەکانەوە چ لەلایەن ئەو کرێکارانەی کە لە کوشتارگە کارەکە چ جگە لەوەی کە ئێمە ڕۆژانە لە ناو کوشتارگە بە مادەی ڤێرکۆن بەردەوام کاری ڕشتن ئەنجام مەدرێ جگە لەوەی کە شوێنەکە ئەشورێتەوە بە مادەی شۆردنەوەی دژە مشە خۆشکە بەڕاستی نەخۆشی تا خوێنبەربوون نەخۆشیێکی بێگومان ڤایرۆسیە لە ڕێگەی مشەخۆرێکەوە کە پێی ئەوترێ گەنە بۆ ئاژەڵەکە ئەگوازرێتەوە. ئێمە لێرە پێویستە هاوڵاتیان وشارکەنەوە بە تایبەتی ئەوانی خاوەن کێڵگەکان کە ئاژەڵیان هەیە. پێویستە ئەو کەسە کە لە ناو کێڵگەکەیە کار بۆ بڵێن کاری بەخێوکردنی ئاژەڵەکەی ئەنجامەدا زۆر بە پاشی ینی پەروەردی ئاژەڵەکەی بکە ئاژەڵەکەی خزمەت بکە بۆ ئەوەی دووجاری زەرەر نەبێ لە دوایدا. ئەو خاوەن کێڵگە ئاژەڵیە پێویستە لە ناو کێڵگەکەیە کە تەعاملی کۆنتاکتی پەیوەندی بەردەوامی لەگەڵ ئاژەڵەکەیە پێویستە جلوبەرێکی تایبەتی خۆی هەبێ. ینی بۆیە هاوڵاتی کە دوور بێ لەم نەخۆشی و ئاماژەمان پێکرد چەند نەخۆشیێکی تر دەستکێشی تایبەتی خۆی هەبێ جسمی تایبەتی خۆی هەبێ کڵاوی تایبەتی خۆی هەبێ مادەی دژە مشەخۆر و دژە ڤایرۆسیەکان بە بەردەوامی بەکاربهێنرێ کە کوێ شوێنی ئیشکردنەکەی بەم جلە تایبەتیەوە بچێتە ناوە کە دوای گەڕایە بۆ شوێن خۆی ئەم جلە لە شوێنی تایبەتی خۆی هەڵبگیرێ چکە بەڕاستی نەخۆشی تا خوێنبەربوون بە دوو ڕێگە ئەگوازرێتەوە ڕێگەی ڕاستەوخۆ و ڕێگەی ناڕاستەخۆ. ڕاستەخۆگە زیاتر ئەو کەسانە ئەگرێتەوە کە پەیوەندی ڕاستەخۆیان لەگەڵ ئاژەڵەکە هەیە وەکو بڵێن ئەو خاوەن ئاژەڵە چکە ئەم گەنەیە کە هەڵگیری نەخۆشیەکەیە لەوانەیە زۆر جار بەلەشی ئەم خاوەن ئاژەڵەوە بنیشێتەوە کە هەڵگیری نەخۆشی ئەم نەخۆشی بۆ بگوازرێتەوە کە بەداخەوە لە ڕێگەی کەناڵەکان و بیستومانە هاوڵاتیان شارکرانێتەوە کە ئەم نەخۆشیە ڕێژەی لە ساچل ئەبێتە هۆی گیان لە دەستان ئەگەر لە هەفتەی یەکەمە ئەم نەخۆشی چارەسەر نەکرێ لە هەفتەی دووەمان نیشانەکانی زۆر قورستر ئەبێ وەکەوەی کە بینیمان وەکەوەی کە هەیە ئێستشکە لە عێراقا بەداخەوە نزیکەی تا ئێستا زیاد لە 40 کەس بەهۆنی ئەم نەخۆشیەوە کۆچی دوای کردەوە. دوای ئەوە ئەو خاوەن ئاژەڵەکە ئاگادار کرایەکەم ڕێنمایانە جێبەجێ بکە ئەنجا هاوڵاتیکی ئاسایی چۆن خۆی بپارێزێ لەم نەخۆشیە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە. باشە دکتۆر هەڵبەتە دوایی نەسەر هاوڵاتێکە بەڵام هەندێک
خاوەن ئاژەڵ هەیە کە مامەڵە لەگەڵ ئاژەڵەکە دەکات ئەم ڕێکارانە بەکار ناهێنێ. ڕەنگە هەندێک نیشانەی دیکە هەبێت کە ئاماژە بەوە بدات ئەم ئاژەڵە نەخۆشە هەڵگری ڤایرۆسی تای خوێنبەربوونە، بۆیە لەو ڕێگەیەوە بتوانێت خۆپارێزی بکە و اینجا ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵ بەکاری بێنێ. چۆن بزانین ئاژەڵێک هەڵگری ڤایرۆسەکەیە؟ بەڵێ بێگومان بەداخەوەیکە لە خاڵە ناخۆشەکان کە هەیە لەسەر ئاژەڵەکە هیچ نیشانەیەکی ئەوتۆ دەرناکەیە، بەڵام تاکە نیشانەکە بێ ئەو خاوەن ئاژەڵە ئاگادار بێ ئەو کەسی کە کوشتار بۆ ئاژەڵ ئەنجامەدا کە بەداخەوە کەم داسۆر ئێستش بەشی کەم هەر قەسامانەیە کە لە دەرەوە کوشتار بۆ ئاژەڵ ئەنجامەدات، چکە بوونی گەنە تاکە نیشانەیە کە لەسەر لاشەی ئاژەڵەکە هەبێ. ئەبێ ئەو هاوڵاتیە ئەو خاوەن ئاژەڵە ئەو قەسابە ئاگادار بێ ئەگەر هەر گەنەیە لەسەر لاشەی ئەم ئاژەڵە هەبوو کەواتە ئەمە نیشانەیەکە بۆ ئەوەی کە ئەم ئاژەڵە گومان ئەکرێ سەسپێکت ئەکرێ، چکە شەر نییە هەموو بوونی گەنەیەک لەسەر لاشەی ئەم ئاژەڵە هێما بێ بۆی کەم ئاژەڵە تووشی نەخۆشی بۆ نمونە ڤایرۆسی تای خوێنبەر بوو بێ، چکە گەنە چەنان نەخۆشی درەگوازرێتەوە. ئەگەر ئەم گەنەی بینی ئەم هاوڵاتێ بێ حەزەر بکە خۆی ئانی ئاگادار بکە ئەم ئاژەڵە هەڵگری ئەم نەخۆشیە. دوای ئەوە بە شێوەیەکی گشتی ئاژەڵە کوتمان نیشانی تیا دەرناکەی، بەڵام هەیە نیشانی خێرا هەیە کە مەسەن ئەگەر هاوڵاتی زۆر شارەزای بشکەمە لە کوشتارگەکاندا بەدنیا مستافێکی زۆر شارەزایین درک بەم نیشانانەکە ئەم ئاژەڵە چاوی سوورە بێتەوە، یعنی کە ناو چاوی سوور بێم ئاژەڵە ئەمە هێمایە بۆ ئەوەی کە ئەم ئاژەڵە تای لەشی بەرزە، چکە یەکێ لە نیشانەکانی نەخۆشی تای خوێنبەربوون بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشە. دوای ئەم ئاژەڵە ئەگەر دیقەتمی لە دەمیەوە لیگ ئەچێناتێ لیگ لە دەمیەتە خوارەوە، ئەمەش نیشانەیەک ترە کە ئەم ئاژەڵە گومانەکرێ هەڵگری ئەم نەخۆشیە بێ. دوای ئەم ئاژەڵە هەستەکەی لاوازە، چکە بێگومان نیشتنەوەی ئەم گەنە لەسەر لاشەی ئەم ئاژەڵەوەکە کە ئەم ئاژەڵە بە پێی پێویست گەشە نەکا، لەبەرەوە ئەم سێ نیشانە کە نیشانێکی تقریبا توان بڵێم هاوڵاتیکی ئاسایی یا خاوەن کێڵکەیە تۆزێ بە ئەستەم لەوانەیە درکی پێ بکە، بەڵام پزیشکی یان کارمەندێکی ڤێتەنەری شارەزا لە کوشتەرگاکانە سۆر درک بەم نیشانانە ئەکا و ئەتوانێت ئەو هاوڵاتی ئانی بڵێن حەزەر لەو کاکە دەستی بەرەم ئاژەڵە نەکەوێت، چکە بەڕاستی وەکو ئاماژەما پێکە ڕێکە ڕاستەخۆکە ئەو بوو کە ئەم گەنەی هەڵگری نەخۆشیەکەیە لەوەچێت لەسەر لاشێ ئەم خاوەن ئاژەڵە بنیشێتەوە ئەم نەخۆشی بۆ بگازێتەوە. دوای ئەوە ڕێگەی دوم ڕێگەی ناڕاستەخۆکەیە کە بە پلەی یەک ئەو کەسی کە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ ئاژەڵەکە هەیە، واتە مەسەلەن کە ئێمە وەکو پزیشکەکان لە کوشتارگە کاری پشکین ئەنجام بدەین، ئێمە خۆشمان زۆر ینی لە گومانەکە ئێمە تووشی حاڵەتەکە بین ئەگەر خۆمان بە تەواوەتی نەپارێزین. دوای ئەو کەسی کە کاری سەربڕین بۆ ئاژەڵەکە ئەنجامەدا، چکە ئەم نەخۆشیە لە ڕێگەی خوێن و لیک و دەردراوەکانی ئەم ئاژەڵە ئەگوازلێتەوە بۆ هاوڵاتیان. ئەگەر هاوڵاتیەک برینێکی کراوە زیاتر لەسەر جەستەی هەبێ ئەم نەخۆشیە بۆی هەیە بۆی بگوازرێتەوە، بۆیە زۆر 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 پێویستە کە ئێمە وەکو خۆمان یەکەم جارمە کە بەڕاستی خۆمان لە کوشتارگاکاندا کارەکەین زۆر بە وشیارانە و شارانەتر ئێمە تەعامل لەگەڵ ئاژەڵەکان نابکەین، چکە ئێمە کاری پشکنینمان ڕاستەخۆ لەگەڵ ئاژەڵەکانە. لە دوای ئەوە ئەو کارمەندانی کە لێم بە خۆشحاڵیەوە بەپێ ئەو ڕێنمانی کە لە بەڕێبەراتی ڤێتەرنەریەوە بە پێی وەرزەکان بە ئێمە ئەدرێ ئێمە وەکو بتم مەرجەکانمان زۆر تون و تۆڵ کردوێتەوە هەموو کارمەندێک لە کوشتارکی هاوچەرخی سلێمانی ئەو پێداویستانی کە باسمان کرد جێبەجێ ئەکرێ. دوای ئەوە من ئانی ڕێنمای هاوڵاتیانەکەم کە بەڕاستی دوورکەونەوە لە کڕینی گۆشتی سەر شەقامەکان، چونکە ئەمەش ئەو خاوەن ئاژەڵێگەر دیقەتان نابێ بەڕێستان ئەو کەسی کە لە شاری هەولێر بەداخەوە کە گیانی لەدەستدا هەڵگری ئەو نەخۆشیە بوو کە دوای کۆچی دوایی کرد سەبەبکەی بوو کە قەسابێ بوو ئەزام کوشتاری بۆ ئاژەڵ ئەنجام بوو کە ڕاستەخۆ لە ڕێگەی ئەم ئاژەڵۆ لە ڕێگەی خوێنێم ئاژەڵە نەخۆشەکەی بۆ گاستڕوا دەبووە. بۆیە من لێرە ینی وشاری هاوڵاتیانێمیان ڕێنمایانەکەم کە خاوەن قەسابە بەڕێزەکانی چکە بەڕاستی ئێمە تەندروستی تاک بە تاک لای ئێمە گرنگکە چ لە شاری سلێمانی خۆشەویستا بێت چ لە شارەکانی تری هەرێمی کوردستان یان پارێزگاکانی تری عێراقدا بێت. باشە دکتۆر پێشتر باسمان لە با بڵێن ڕێنماییەکان کرد بۆ خاوەن ئاژەڵەکان کە چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵەکانیان بکەن. بابەتێکی دیکە کە هاتیتە سەر هاوڵاتیان بەشێکت باس کرد زیاتر هاوڵاتیان چۆن هۆشیاریان هەبێت چۆن خۆپارێزی بکەن لە توشبوونیان بە تای خوێنبەربوون. بەڵێ وەکو بەڕێزت ئاماژەت بکرێت ئێمە ئێستا ئەچین بەرەو بۆنەیە کە بۆنەی جژنی قوربانی پیرۆزە. من لێرە تکا لە هاوڵاتیانەکەم هەتا ئێستا ئێمە وەکو ئاماژەم پێکرد هەم وشیاری هاوڵاتیان هەم کاری پزیشکانی ئێمە ڤێتەرنەری کە کارەکانمان زۆر چڕ کردوێتەوە هەتا ئێستا کە هیچ حاڵەتی تۆمار نەکراوە ئەگەڕێتەوە بۆ ئانی هەردوو لە هەم پزیشکان هەمیش وشیاری هاوڵاتیان. ئێسۆکو ئاماژەم پێکرد ئێمە لە جژنی قوربانان نەری تێگەیە کە ئێمە مسلمانان
ینی بۆنەیەکی گەورە ئەنجامەتن کە مناسبەی قوربانیکردنە بۆیە پێویستە ئەم قوربانیکردن ئەگەر هاوڵەتی کە ئەنجامی ئەدا بۆ ئەوەی کە خێرەکەی بە تەواوەتی بگاتە شوێنی خۆی ئەم ئاژەڵە بە شێوەیەکی تەندروست سەر ببڕێ ئەو هاوڵاتی ئاژەڵ ئەنجامەدا من پێم باشە لەم ڕۆژی هێنەکە ئێسمەوەزام لە هەفتەی دواتر ئەکەونە ناو جەژنی قوربانی پیرۆزەوە بەڕاستی مامۆستا بەڕێزەکان لە ڕێگەی مینبەری مزگەوتەکانیانەوە کە هاوڵاتیان وشار بکەنەوە ئاژەڵەکانیان لە کوشتارگەکاندا سەر ببرن چکە بە خۆشحاڵیەوە ئێمە نەک ئەم ساڵانی پێشووتریش ئێمە کوشتارگاکان لە هەر چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا کراوەیە بۆ سەربڕینی ئاژەڵەکان بۆی ئەو هاوڵاتی دوور بێ لەم کارە ساتە چکە لەوانەیە کارە سات بخڵقی ئەگەر خوا نەخواستە ئەمە ئەنجام بدرێ هاوڵاتیە لە ناو ماڵی خۆیان ئاژەڵە سەربڕێ وەکو ئاماژەمان پێکرد هۆکاری سەرکی نەخۆشیەکە لە ڕێگەی خوێنەوەیە لەوچی هاوڵاتی خۆی وا حەسکا کە ئەم ئاژەڵە بەدەستی خۆی سەر ببڕێ و قوربانیەکەی وا دروست بێ و بۆیە ملێرە ئاگادارنەکەمەکە بیانێ قوربانێکی تەندروست بێ ئەوەیە کە سەلامەتی هاوڵاتیان لە پێش هەموو شتێکەوەیە ئەگەر ئەم ئاژەڵە هەڵگری ئەم نەخۆشیە بێ بەدەر لەوەی کە ئەم خاوەن قوربانەکە ئەنجامەدا تووشی ئەم نەخۆشی ئەبێ لەوە چ ئەم گۆشتە بچێتە مەسەن لەوانەیە گەر ئاژەڵێکی بچوک بێ 30 ماڵ 40 ماڵیان ئاژەڵێکی گەورە بە نزیکەی 300 ماڵ ئەم گۆشتە بچێتە ناو ئەم ماڵانەوە دوای ئەوە کابانی ماڵ کە ئەم گۆشتە ئەشواتەوە لەوانەیە ئاژەڵ هەڵگری نەخۆشیەکە بێ نەخۆشیەکەی بۆ بگوازێتەوە بۆیە من لێرە وشاری هاوڵاتیان ڕێنمای هاوڵاتیانەکەم خاوەن ماڵ کابانی ماڵ کە پەیوەندی لەگەڵ ئەم گۆشتەیە هەیە واتە کاریشتنەوە بۆم گۆشتە ئەنجامەدا وا باشترە دەستکێش لە دەست بکات لە هەموو حاڵەتەکاندا دوای ئەوەش وەکو ئاماژەم بکرد هاوڵاتیان دوور کۆنەوە لە قوربانیکردن لە کۆڵان و لە ماڵەکاندا و هاوڵاتی ئاسایش کە گۆشتەکرێت گۆشتێکی مۆرکرا و بکرێت دوور بکەوێت لە کڕینی گۆشتەکان لەسەر شەقامەکان چکەمە هۆکارێکە بۆ نەخۆشی ئەو ئاژەڵێکە لە کوشتارکە ئەنجامەدرێ کاری پشکنین بۆ ئەنجامەدرێت لە پێش و لە دوای سەربڕین کەمە پێش سەبڕین ئەگەرم ئاژەڵە هەڵگری ئەم گەنەیە ئەم نیشانانە بێ ڕەفز ئەکرێ لە دوای ئەوش پشکنینی ناوش کە چەنان نەخۆشی ترمانە وڵان جاران پێشووتر باسمان کرد بێ دوای ئەم گۆشتە قرێتە ناو بەڕاتەوە مۆری کوشتارکەکانی لێ درێ و ئەم گۆشتە بەکاربێن تەندروستە باشە دکتۆر وا هاتوو بابلەی گۆشتێکت کڕی یا گۆشتێکت وەرگرت کە ئاژەڵەکەی تای خوێنبەربوونی هەیە کابانیمان لە ماڵەوە دەستکێش دەکاتە دەستی بە دەستکێش پاکی دەکات و دەیشواتەوە و لە کاتی کوڵاندا دەکرێت بڵێ ئەو ڤایرۆسی نامێنێ یاخود ئەمەیان چۆنە بەڵێ بە خۆشحاڵیەکەوەی هەواڵێکی دڵخۆشکەر هەیە لەسەر نەخۆشی تای خوێنبەربوون و هەنێ نەخۆشەکانی تریش بەڕاستی کوڵان لە دەرەجەی 6 پلەیە کە بێگومان هەموو گۆشتێکە ئەوکوێت لە ئەگاتە ئەو 6 و بگرەگاتە سەر بۆ ماوەی چارێکێ ئەم ڤایرۆسە لە ناو ئەچێ واتە بە کوڵان کۆتایی بە ژیانی ئەم ڤایرۆسە دێ بەڵام گرنگ ئەوەیە کە ئەو کابانی ماڵە ئەوە وشیار بێ کە ینی گۆشتەکە ئەشواتەوە وا باشتە چکۆک و ئاماژەمان پێکرد ئەگەر برینێکی کراوە لەسەر جەستەی هەبێ لەوانێ ئەم لە ڕێگەی خوێن یان لیک دەردراوم ئاشەڵە بۆم کابانی ماڵە بگوازرێتەوە وا باشتەوە بکو ئاماژەمان پێکرد ئەم دەستکێش و دەدەست بکە لە دوای ئەوە ئەم گۆشتاڵ بگیرێت چ بە کوڵان چ بە بەستنی شکەسە بێگومان ئێمە لە هەموو ماڵەکاندا بەستێنەرمان هەیە مجەمیدەمان هەیە کە گاتە ناقص 18 دەرەجە ومانەوەی ئەم گۆشتە لەم ناقص 18 دەرەجە بۆ ماوەیەکی کەم کە ئەتوانم بڵێم لە ماوەی 12 سەعات یا بۆ مای 24 سەعات کۆتایی بم ڤایرۆسە ئێنێ وەکو ئاماژەشم پێکرد لە دەرەجەی کوڵانیشا هەر کۆتایی بم ڤایرۆسە ئێنرێت و گۆشتێکی تەندروست بەرهەم دێنرێت. باشە دکتۆر ئەمە بەری کەوتووی کاتێک کە دەچیتە مەیدانی ئاژەڵان دەپرسیت ئاژەڵەکان بۆ لێرە سەر دەبڕن بۆ نایبەنە سەربڕخانە دوو بابەت باز دەکەن یەکەم گواستنەوەی کارەکەیان گرانتر دەکات بە بۆچوونی بەشێک لە هاوڵاتیان وا تێگەیشتون کە کردداری سەربڕین لە سەربڕخانەکە گرانە لە کاتێکا نرخەکەی زۆر ڕەمزی و زۆر هەرزانە بۆچوونی وەڕێستان لەسەرمەچی بڵێ ئەمە لە کوشتارگەی هاوچەرخی سلێمانی یعنی بۆیە کە هاوڵاتیان بە شێوێکی گشتی بەرچاوڕوونیان هەبێ ئەگەر هاوڵاتی لە دەرەوە قەسابێ ینی باوەڕکرد کوشتارێ خاوەن ئاژەڵێ مەڕێ بکە بە قوربانی ئەگەر بۆی سەر ببڕێ لەوە ئەچێ لانی کەم 30,000 دینار بەلانی کەمە مناڵێم 30,000 چونکە لۆدێکی زۆر لەسەر برا قەسابەکانمانە لەم خاوەن ئاژەڵە وەرگێ بەڵام ئێمە لە کوشتارگەی هاوچەرخی سلێمانی هەر ئاژەڵێکی بچووک ینی ئەتوان بڵم تێچووەکە چکۆلان لە جەژنی قوربانە بۆ بۆنەوەیکە کرێکار مەسەلەن کرێکارێکی کەمترێتەوە لەوانەیە ئەو خاوەن کۆمپانیا پارێکی زیاتر بێ ناخۆی ڕۆژانی ئاسایی ئێمە بە 6,000 دینار کاری کوشتار بۆ ئاژەڵی بچووک ئەنجام بدرێ لەوانەیە لە جەژنی قوربانە بڵم نرخەکەی بکاتە 7,000 تا 10,000 دینار بۆەوەی کە هاوڵاتەکە خۆی ئەگوازێتەوە بۆ کوشتارگە چکە لە دوای کوشتارگە بە بەڕادی خۆی بە بەڕادی فێنکەرەوە
ئەم گۆشتی بۆ ئەگوازێت و بۆ هەر شوێنەکەم هاوڵاتیە لە کوشتارگەوە گۆشتەکە دەگوازرێتەوە؟ بەڵێ لە کوشتارگەوەی ئەمە چۆلکارەکانمان بەپێی ینی پرۆتۆکۆلی زانستی 100% تەندروستی ئەم پشکنانە ئەنجامەدەن لە دوای ئەوە کاری ئێمە هەر بەوە تەواو نابێت چکە بەڕاستی گواستنەوەی ئاژەڵ لە پشتی سیارە هەیە لە پشتی پیکابیان لە ناو سنووقی سارێ گوازرێتەوە کە ئەمەش خۆی لە خۆی هۆکارێکە بۆ دروستبوونی بەکتریا و مایکرۆ ئۆرگانیسمە زیان بەخشکان کە لەسەر ئەم گۆشتە گەشە بکەن چکۆ بەڕاستی لەو دەرەجەی گەرمایە کە ئێمە لە هاوینەوە دەرەجەی گەرما بکاتە پەنجاب لە کەمە بە هێڵێکی مەترسیدار ناوەبرێ ئێمە لە کوشتارگە لە دوای پشکنینەکان لە دوای کە دکتۆرە بەڕێزەکان ینی گومانیان نەبوو لەم گۆشتە ئەخرێتە ناو بەڕاتی فێنکەرەوە ماوەیەکی زەمەنی لەم بەڕادە ئەمێنێتەوە کە مەش خۆی لە خۆیان مەجموعی گۆڕانکاری گرنگ بەسەر ئەم گۆشتایە لە دوای ئەوە بە بەڕاتی فێنکەرەوە ئەم گۆشتە ئەگوازرێتەوە بۆ ناو شار و بۆ ئەو ماڵێکە مەبەستی بێ قوربانێکی ئەنجامدا گۆشتەکەی بۆ ئەگوازرێتەوە جا لە بەرەوە ینی تێچۆکی لێرە هاوڵاتیان شارەکەم وەکو ئاماژەم پێکردوانێ ئاژەڵی بچووک نزیکەی 25 تا 30 هزار لە دەرەوە برا قەسابێکمان لێوەرگێ لەوانەیە ئاژەڵێکی گەورە نرخێکی بکاتە نزیکەی $100 کە لە پارە ئەم نرخا بووە $100 کە نزیکەی 150,000 لەوانەیە زیاتری ژۆر بگرن بەڵام لە کوشتارگەکانە ئاژەڵی بچووک ینی لە بینی 6 بۆ 10,000 چکە خۆی پارە ڕسمەکەی کێمە ڕۆژانی ئاسایە 6,000 ئاژەڵی گەورەش 50,000 دینار وەرەگرێ برام لایەن لە جژنی قوربانە وەکو ئاماژە بکرد کرێکارەکان لۆدێکی زیاتریان لەسەر بێ و خاوەن کۆمپانیا زیاتر مەسەلەن ئەو پارێکی زیاتر لە کرێکانە سەرتا لەوانێ مەسەن بۆ نمونە ئاژەڵێکی گەورە بکاتە 60-70,000 دینار ئاژەڵێکی وردەژەر 10,000 دینار بێ ئەمە بەنسبەت نرخەکەی و بێ لەوەی کە گۆشتێکی تەواو تەندروست تەسلیمی ئەم هاوڵاتی ئەکرێتەوە بێم لێرە هاوڵاتیان من ناتوان بنێ مامۆستایکی ئاینیۆ قسە بکەم بەڵام ئەتوانم بڵێم ئەگەر هاوڵاتی مەبەستی خێرکردن بێ یان قوربانیکردن بێ ئەو گۆشتی کە هێنێ بۆ کوشتارەکەی وەکو پزیشکان ئەگەر ئەم گۆشتەشی بۆ ڕەفسکەین ینی من لەوانێ بڵێم 100% ئەم خێری خۆی دەستکەوێت چکە ناڵین ئەم نەخۆشیە بگوازرێتەوە بۆ ئەم هاوڵاتیانە و کابرا بەنیەتی دڵی خۆشی لەگەڵ حسابەکەی ئینشەڵڵا. باشە دکتۆرە کۆتا پرسیار دەمێ بپرسم ئەم ماوەی کە لەستەر بڕخانە پشکنین بۆ ئاژەڵەکان کراوە ئاژەڵ هەبووە کە یان با بڵین ئەگەر ئامارێک لە بەردەستا بێت زۆرێک لە ئاژەڵەکان هەڵگری تای خوێنبەر بوون یا هەروەک حاڵەتەکانی ڕۆژانی دیکەی ئاسایی ئەم حاڵەتەش بەدەرنیە لە حاڵەتی ڤایرۆسی بەڵام کەمە. بەڵێ بێگومان ئێمە ڕۆژانە لە کوشتارگەی هاوچەرخ لە پێش سەربڕینەوە چەنەها ئاژەڵمانەیە کە ئێمە ڕەفز دەکرێت بەدەل لە تای خوێنبەربوون ئێمە نەخۆشیمان هەیە لەوانەیە ئەم ئاژەڵە مەسەن قاچی شکابێ لەوانەیە ئەم ئاژەڵە لاواز بێ ئێمە لە کوشتارگەی هاوچەرخی سلێمانی ئەم ئاژەڵە لێرە ڕەفز دەکرێت ئێمە ڕۆژانە لە کوشتارگا بە نزیکەیی 30 سەر هەتا 50 سەر ئاژەڵمان هەیە کە گەنە لەسەر لاشەی ئەم ئاژەڵە هەیە لە کوشتارگا ئەم ئاژەڵە ڕەفز دەکرێت و نایڵ بچێتە هێڵی دووەمە کە هێڵی سەربڕینە و بە هەمان شێوە ئاژەڵی گەورەشمانێ ڕەشەوڵەخمانێ کە ئێمە لە کوشتارگا پێش ئەوەی کەسەر ببرێ ئەم ئاژەڵە ڕەفز دەکرێ و خاوەن ئاژەڵەکە ئاگادار دەکرێتەوە کە چارەسەری بکات چکە بەڕاستی چارەسەرکردنی نەخۆشی تای خوێنبەر بوون بە دەرمانی دژە مشەخۆرەکان ئەکرێت کە زۆر ئاسانە چارەسەرکردنی ئەتوانێ و هاوڵاتی چارەسەر بۆ ئاژەڵەکەی ئەنجام بدا و بیریشمانە چ لە کێڵگەکانیشە ئەتوانێ دژە مشەخۆرەکان بڕێژە بەسەر ئاژەڵەکانە و کۆتایی بەم نەخۆشی تای خوێنبەر بوو نەبێنێ لەسەر ئاژەڵەکە و لەسەر ینی ئاژەڵێکی تەندروست گۆشتێکی تەندروست دەرخوارد هاوڵاتیان بدرێت. سپاس بۆ بەڕێستان بەڵێ سپاس بۆ دکتۆر تارق عەلی پزیشکی ڤێتەنەری دووبارە سپاس بۆ بەڕێستان.